خوێندکاران چیان دەوێت؟ چەند ڕۆژێکە شارەکانی هەرێمی کوردستان خۆپیشاندانێکی تونندوتیژی خوێندکاران بەخۆیەوە دەبینێت. ئێستا لە هەموو لایەکەوە پرسیار ئەوەیە گەلۆ خوێندکاران چیان دەوێت؟ بەپێی زۆربەی لێکۆڕینەوە سۆسیۆلۆژیەکان ئاستی بەشداری سیاسی لە هەردوو هەڵبژاردننی دوایی لە هەرێمی کوردستان و عێراق بۆ کەمترین ڕێژەدا بەزیوە. بەپێی لێکۆڕینەوە کۆمەڵایەتی و سیاسیەکان کاتێ بەشداری سیاسی کەم دەکات، قەیرانی متمانە لە نێوان حکومداری و هاوڵاتیان دەست پێ دەکات. ئێستا ئەم قەیرانی متمانەیە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش دەبینرێت. متمانەی هاوڵاتیان بەرامبەر حکوومەت کەمی کردووە. ئەمەش کاریگەری لەسەر ڕێژەی بەشداری سیاسی لە ڕێی قانونی هەڵبژاردنەوە دەکات. پێشبینی کراو بوو کاتێک بەشداری سیاسی کەم بکات، بەرەبەرە چین و توێژە کۆمەڵایەتیەکان بەشداری سیاسی خۆیان لە شێواز و ڕەهەندی جیاوازتر دانیشان دەدەن. یەکێک لەم شێوازانەش خۆپیشاندانی بەردەوامە. هەرچەند خۆپیشاندانەکان توندوتیژی بەخۆیەوە بینی و لە گەلێک شوێن شێوازی خۆپیشاندانی ئاشتیانی تێپەڕاند، بەڵام لە ڕاستیدا خواستی خوێندکاران لە مەسەلەی دەرماڵە و لە مەسەلەی باشکردنی بژێوی خوێندکاران زۆر زیاترە. گەلو دەکرێت ئەم خۆپیشاندانە خوێندکاریە لە توی بزاوی خوێندکاری نوێدا پێناسە بکرێت. بە گوێرەی زۆر لە لێکۆڕینەوە سۆسیۆلۆژیەکان ئەم بزاوە خوێندکاریە لە چوارچێوەی بزاوی کۆمەڵایەتی نوێدا پێناسە دەکرێت. ماوەی 2 ساڵێکە جوانان و خوێندکاران لە هەرێمی کوردستان خۆپیشاندانی بەردەوامیان هەیە. لەبەر ئەمە تەنها بریتی نییە لە ناڕەزایەتی دەربڕینێکی کاتی، بەڵکو ئەمە بزاوێکی کۆمەڵایەتی نوێیە، واتە بزاوی خوێندکاریە کە داواکاری سیاسی هەیە و دەیەوێت بەشداری سیاسی بکات. بزاوی خوێندکاری لە چوارچێوی بزاوە کۆمەڵایەتی نوێیەکاندا پێناسە دەکرێت. بزاوی خوێندکاری هەمیشە سەرەتای گۆڕانکاری گەورەی کۆمەڵایەتیە و کارەکانیشی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە هەرێمی کوردستان لێکترازانێکی کۆمەڵایەتی دروست بووە و هەروەها درزێک لە نێوان نەوەی تازە و نەوەی کۆن داهاتۆتەکایەوە و هێزە نەریتیە سیاسیەکان واتە پارتی سیاسی نەریتی چیتر لەلایەن وەچی تازەوە قبوڵ کراو نییە. ئەم وەچەیە بە وەچی زێد ناسراوە. ڕێژەی بەشداری سیاسی لە سەدا 14 بۆ پێشتر، لەم هەڵبژاردنەدا بۆ لە سەدا 10 دابەزیوە. هەروەها لە سەدا 28 ڕایانگەیاندووە کە متمانەیان بە هیچ جۆرە گۆڕانکاریەک نەماوە ئیل لە هەڵتەکاندن و تێکدانی سیستەمی باو بنیاتنانی سیستەمێکی سیاسی تازە. لەبەر ئەوە وەچی زێد لە هەرێمی کوردستان خوێندنەوەی زیاتری پێویستە. وەڕاستێکی تریش دەردەخات کە هێزە نەریتیەکان بە ئۆپۆزیسیۆنیشەوە بە هەموو لقوپۆپەکانی ئۆپۆزیسیۆنەوە چیتر جێی باوەڕ و متمانەی بزاوی خوێندکاری و بزاوی جوانان نین لە کوردستان. و ئەمەش بەپێی گەلێک لێکۆڕینەوەی سۆسیۆلۆژی و سیاسی سەرەتای دەرکەوتنی بزاوێکی کۆمەڵایەتی تازەیە کە بەرەبەرە لە شێوازی ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینەدا خۆی نمایش دەکات.